بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکاندا بابەتێکتان پێشگەشت دەکەین لە ژێرناونیشانی پاراستنی منداڵان لە لووتکەی ئەرکەمەڕۆیەکاندایە کە لە تەلەڤیزیۆنی حزبی کۆمۆنیستی ئێران بەرهەمهێنراوە. چواری ژۆئان کە هاوتایە لەگەڵ 15 جۆزەردان بەپێی ساڵنامەی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی جیهانی منداڵانی بێتاوانی قوربانی توندوتیژی و دەستدرێژیە. بەپێی دوایین دەستکەوتەکانی شارستانیەتی مرۆڤایەتی پێویستە منداڵان لە ماڵێکی سەلامەت و لە شارێک یان گوندێکی ئارامدا لەگەڵ ئازیزانیاندا بژین. پێویستە بە ئازادی یاری بکەن و فێر بن و دەرببڕن و بەهرەکانیان بچێنن. منداڵان پێویستە خەیاڵ بکەن و بتوانن هاوڕێ نوێ بدۆزنەوە. پێویستە لە حاڵەتی بێزاری یان نەخۆشیدا خزمەتگوزاری پێویستیان هەبێت. ئەمانە بەردی بناغی ژیانێکی تەندروست و بەختەوەرن. سەدان ملیۆن منداڵ لەو مافە سەرەتاییانە بێبەشن. دوو نمونەی ئەو منداڵانە لە فەلەستینی داگیرکرا و بەتایبەت لە غەزە ژیاون و دەژین و دووەمیان نمونەی دۆخی منداڵانە لە کۆماری ئیسلامیدا. بەپێی ئەمارەکانی یونیسف تا 18 ئاڤریل 13,800 منداڵ لەلایەن سوپای ئیسرائیلەوە لە غەزە کوژراون. ئەمانە منداڵانێک بوون کە نەک هەر لەو مافە سەرەتایانەی کە پێشتر باسمان کرد بێبەش بوون، بەڵکو ساڵانێک لە ژیانی خۆیان لە گەورەترین زیندانی سەرکراوەی جیهاندا بەسەر دەبرد بەبێ ئەوەی داهاتوویان هەبێت. لە کۆماری ئیسلامی منداڵانی کرێکاران و زەحمەتکێشان بەهۆی هەژاری ماڵوێرانکەردا لە بارودۆخێکی کارەسات باردا دەژین. مافەکانی منداڵان لە کۆماری ئیسلامی ئێران گیرۆدەی پرسگەلێکی وەکاری منداڵان لەوانە منداڵانی کۆڵبەر، سزادان و لە سێدارهەزانی منداڵان، هاوسەرگیری یاسایی منداڵان، سیغەکردنی کاتی کچان لە تەمەنی 13 ساڵی یان تەنانەت 9 ساڵیدا و بەکارهێنانی منداڵان لە کاروباری نظامی و سەربازیدایە. هەرچەندە بەپێی دەستور خوێندن بۆ هەموو منداڵان و هەرزەکارانی ئێران تا ئاستی ناوەندی بە خۆڕاییە، بەڵام بەکردەوە خوێندن وەتە کاڵا و ملیۆنان منداڵ بەهۆی هەژاریەوە لە خوێندن بێبەشکراون و فڕێدراونەتە بازاری کارەوە. تەنانەت لەو شوێنانێک کە منداڵان بە قبوڵکردنی هەندێک مەحدودیەت لە دایک و باوکیان دەنێدرێنە قوتابخانەکان، ڕووبەڕووی سیستمگەلێکی پڕ لە جیاکاری و خورافات و کۆلایەتی دەبنەوە و ڕق و نەفرەت لە قوتابخانە پەیداکەن و لێڕادەکەن. بەپێی ڕێسا ئیسلامیەکانی ئێران، سزای جەستەیی منداڵان لەلایەن باوکەوە تا ڕادەی گونجاو ڕێگە پێدراوە. بەپێی مادەی 22 یاسای سزادانی ئیسلامی، ئەگەر باوک یان باپیرە لەلای باوکەوە منداڵ یان نەوەکەی خۆی بکوژێت، تۆڵەی لێ ناکرێتەوە و تەنیا سزای پێدانی بڕێکی دیاریکراوی دیە و تەعزیب دەدرێت. بەڵام لە هەلومەرجێکی هاوشێوەدا دایکەکە سزای قساس واتای ئەعدامی بەسەردا دەسەپێندرێت. ڕزگارکردنی تەواوەتی منداڵان لەو زوڵمە زۆرانەی کە لە شوێنی کار و پەروەردە و لە کۆمەڵگەدا و لە بنەماڵەدا ڕێگەیان پێدەدرێت، تەنیا لەو کۆمەڵگایانەدا ممکنەکە جەماوەری خەڵک بە پێگەی هێژمونکارانەی کرێکاران حکومیان بەسەر چارەنووسی خۆیاندا کردووە، ستەمکاری و چۆسانەوەیان ڕووخاندووە و دابینکردنی مافی دایکان و کۆرپەڵە و منداڵەکان لە پێشینەی کارەکانیان دانراوە.